لە نزیک بە 2 دەی ڕابردوودا بەتایبەت لە دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003 چەندین گروپی چەکداری لە عێراق و دواتریش لە سووریا دەرکەوتون. ئەو گروپانە ناکۆشی عەقیدەیی و بەرژەوەندی تاقمێنە بەرهەمی هێناون. لە ڕووی فکریەوە هەر یەک بوون، هەرچەندە لە ناویشدا جیاواز بووبن. لە عێراق ئێستا دەنگۆی بڵاوبوونەوەی پاسەوانانی ئاین لە پارێزگاکانی ئەنبار و نینەوە و کەرکووک و شارۆچکەکانی شەرگات و خورماتووی سەر بە سەلاحەدین هەیە. بەڵام ناعیم گەعود سەرۆکی لیژنەی ئاسایش لە ئەنجومەنی پارێزگای ئەنبار بوونی ئەو ڕێکخراوە لە پارێزگاکەی ڕەت دەکاتەوە و بەو پێی دەنگۆی و پشت بە هیچ ڕاپۆرت و زانیاریەکی هەواڵگیری نابەستێت. پاسەوانانی ئاین چەند ساڵێک لەمەوبەر لە پارێزگای ئیدلب لە سووریا دروست بوو. دوای ئەوەی هەیئەی تەحریری شام خۆی لە ڕێکخراوی قاعیدە داڕنی، دواتر چەند گروپێکی لە خۆی بچووکتر پەیوەندیان پێوە کردو بوو بە ڕێکخراوێک لە ئیدلب و ناوچە نزیکەکانی وەک حەمما و لازقیە ڕۆڵی هەبوو. تارێق عەسەل فەرماندە لە حەشدی عەشایری سەرسوڕمانی خۆی لە برەودان بە دەنگۆی بوونی پاسەوانانی ئاین لەو ناوچانە نیشان دەدات و هۆشداریش دەدات لەوەی بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیانە پلانێکی هەرێمی یاخود ململانەی ئەمریکی ئێرانی یان ئێرانی ئیسرائیلی بێت لە سەر خاکی عێراق. چەکدارانی پاسەوانانی ئاین زیاتر خەڵکانی ئوگوێر و تاجیک و تەتەر و تورکمان و ئۆزبەکن و کەمێکیشیان سووری و عەرەبن. ئەبوو جولەیبیبی ئوردونی زاوای ئەبوو موسعەبی زەرقاوی سەرۆکایەتی دەکرد کە دواتر لە سەر سنووری سووریا ئوردون کوژرا. هیشام هاشمی لێکۆڵەری کاروباری گروپ و ڕێکخراوە ئیسلامیەکان بە دووری دەزانێت پاسەوانانی ئاین بتوانێت لە دەرەوەی ناوچەی باکووری سووریا بە تایبەتیش لە عێراق گەشە بکات. تارێق عەسەل فەرماندە لە حەشدی عەشایریش پێی وایە ئەوەی وا دەکات سەرهەڵدان و گەشەکردنی ڕێکخراوی چەکداری هاوشێوەی پاسەوانانی ئاین لە عێراق بە دوور بزانرێت نەبوونی هاوسۆزی جەماوەریە. ئەو دەڵێ هاوڵاتیانی عێراق دوای ئەو دۆخەی لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی داعشەوە بەسەریان هات بە تایبەت لەو ناوچانەی لەژێر دەسەڵاتی ئەو ڕێکخراوەدا بوون. ئێستا هۆشیارێکی بەرزیان هەیە کە چیدی پاڵپشتی ئەو گروپانە نەکەن. عەمید یەحیا ڕەسوڵ وتەبێژی فەرمی هێزە هاوبەشەکانی عێراق دەڵێ ترسی چاودێری و لێپێچینەوەی دەستگا ئەمنیەکانی ژوا دەکات هاوڵاتیان هەڵی وا نەکەن پشتیوانی لەو جۆرە گروپ و ڕێکخراوانە بکەن. ئەو فەرماندە سەربازیە عێراق بۆچوونی وایە هەواڵی بوونی پاسەوانانی ئاین لە عێراق تەنها لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا هەیە و هیچ بەڵگە و نووسراوێکی فەرمی نییە پشڕاستی بکاتەوە. سەرەڕای ڕاتکردنەوەی بوونی ئەو گروپە لە عێراق لە زیاتر لە سەرچاوەیەکەوێ، بەڵام بەهۆی بوون و مانەوە یان چارەسەر نەکردنی هۆکارە سەرەکیەکانی دەرکەوتنی داعش لەوانە قەرەبوونەکردنەوەی زیان لێکەوتووان، ئاوەدان نەکردنەوەی ناوچەکانیان. هۆشداری دەدرێت لە گەڕانەوەی گروپ و ڕێکخراوە چەکداریەکان لە ژێر هەر ناوێکدا بن.